یا الله یا ئەرحەم الراحمین بە ئاگامان بێنیتەوە. یا ڕەبی خوای پەروەردگار تۆ ئەم زەویەت زۆر بە جوانی و بە نەخشەسازی پێشکەش کردوین، دەستی مرۆڤی نەگبەت و نەزان وازمان لێبێنێ بە جوانی لەم سەر زەوێدا ژیان بەسەر بەرین، بە ئیمانەوە لەسەر ئەم زەویە ژیان بەسەر بەرین، بە خواناسی و خواپەرستیەوە لەم چەند ساڵی سەر زەویدا بژین، بە ئیمان و خواناسیەوە بمرین و بە بەهەشتەکەت شاد بین. یا ڕەبی خوای هەموو ئەوانەی گرفتان ڕزگاریان کەی، هەموو ئەوانەی لێقەوماون قەرەبوویان بۆ بکەیتەوە، هەموو ئەوانەی حەقی دراوسێتی و خزمایەتی و هاوسۆزی نەتەوایەتیاندا یا ڕەبی خوا پاداشتیان بدەیتەوە. برایەتی و خۆشەویستی لەناو ئەم گەلی کوردی موسڵمانەدا زیاد کەی. یا ڕەبی خوا عەقڵ و ژیریەکمان پێ ببەخشی، بە تایبەتی ئەوانەی کار بەدەستی وڵاتن، ئەوانەی قسە بەدەستی وڵاتن، ئەوانەی ڕاوێژکاری وڵاتن. یا ڕەبی خوا عەقڵ و ژیریەکمان پێ ببەخشی کە زەحمەتەکان بگۆڕین بە ڕەحمەت، دەرس لە ڕابردووی تنگانە و قەیراناویمان وەرگرین، ئاوەدانی ڕووبکاتە وڵاتمان. یا ڕەبی خوا وڵاتمان ئاوەدان کەی، لە شەڕ و فیتنەی ناوخۆ و دەرەکی بە دوورمان کەی. یا ڕەبی خوا لە هەموو نەخۆشیەک شیفامان بدەی. یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی، دڵبەخەمەکانمان دڵخۆش کەی، گەنج و لاوەکانمان پارێزی، ماڵەکانمان بپارێزی. یا ڕەبی خوا ماڵمان لە تەڕبوون، لە ئاوارەبوون، لە کاولبوون پارێزی. یا ڕەبی خوا شوێنی کار و کەسابەتی هەموو موسڵمانان لە هەموو ئاگرێک، لە هەموو ئاوێک، لە هەموو لافاوێک، لە هەموو خراپەکارێک بپارێزی. بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزی هەموو لایەکمانەوە، بەرەکەت بخەیە ڕزق و ڕۆزی ئەوانەی بە کەم و زۆر لە پێناوی تۆدا دەبەخشن و دڵی خەڵکی خۆش دەکەن. خوایە هەرکەس دڵی خەڵکی خۆش کرد، یا ڕەبی خوا دڵخۆشی کەی. آمین 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 والحمد لله رب العالمين.